بینەرانی بەڕێز لە ڕاوێ ڕۆژەوە ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئایندەی باشووری کوردستان لە نێوان بەرداشی بەرپرسانی هەرێمی کوردستان و عێراقدا بەرەو کوێ دەچێت و چارەسەری کێشەکانی هەرێم و لەگەڵ بەغدادا بە چ شێوازێک دەبێت پاش هەموو شکستە بۆ هیچ کەس و لایەنێک بەرپرسیارەتی شکستەکانی باشووری کوردستان لە ئەستۆ ناگرێت. لە دەرەوەی پارتی و یەکێتی بزوتنەوەی گۆڕان و پارتەکانی دیکە تا چەندە لە دۆخی شێواوی باشوور بەرپرسیارن، ئایا هێزی چارەسەری پرسەکانیان هەیە یاخودنا؟ حکوومەتی عێراقی تا چەندە دڵخوازە لە چارەسەری پرسەکانی لەگەڵ باشووری کوردستاندا؟ ئایا زیاد لە پێویست پێی لێ ڕانەکێشاوە ناشێوێت بەهێز بە بەرژەوەندی خۆی پرسەکان چارەسەر بکە؟ بۆ وەرگرتنەوەی وەڵامی ئەم پرسیارانە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز زاگرۆز محەممەد هەڵسوراوی بزوتنەوەی گۆڕان. سەرەتاش بە ناوی ئێوە زۆر بەخێراتین دەکەین. بەڕێز زاگرۆز زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە و بینەرانی ڕاوێ ڕۆژ. بەڵێ سپاسە دەکەین. بچینە ناو مژارەکانی بەرنامە و پاشان پێکەوە گفتوگویان بکەین. لە وتەیەکی نەچیرەوان بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکەین کە ڕایگەیاندووە عێراق لە 70% بودجەمان بداتێ، هەموو داهاتی هەرێمی ڕادەست دەکەین. هەروەها وێڕای هەموو گوشارەکان بۆ ڕاگرتنی بەڵام بایکۆتی دەوام لە باشووری کوردستان هەڵبەتە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان بەردەوامە. قاسم سلێمانیش کە بە سەرکێشی داگیرکردنی کەرکووک و ناوچەکانی دیکەی باشووری کوردستان بەناو دەکرێت، لەلایەن مەسعود بارزانیەوە بە بۆنەی کۆچی دوایی باوکەوە سەرخۆشی لێ دەکرێت و چەندین کەسایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و باشووریش بەشداری لە پرسەکەی باوکیدا دەکەن. عێراقیش داوا دەکا لێکۆڵینەوە لە گیراوانی لای ئاسایشی کوردی لە کەرکووک بکرێت. هەر لە کەرکووک کۆمپانیایەکی تورکی چەکی داوەتە بەرەی تورکمانی و هەروە حەشدی تورکمانی کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە شارەکەدا بوونیان هەیە. دوێنێ لە شاری هەولێر لە دوای کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم نێچیروان بارزانی لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند عێراق لە 70% بودجەمان بداتێ، هەموو داهاتی هەرێمی کوردستان ڕادەست دەکەین، بەڵام حکوومەتی عێراق بەوە ڕازی نەبووە. نێچیروان بارزانی وێڕای هەموو دژبەرایەتەکانی هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران بۆ باشووری کوردستان کەچی داکۆکی لەو دوو دەوڵەتە کردووە وتوێتی هیچ جارێک هاوکاریەکانی دەوڵەتی تورک لەبیر ناکەین، چونکە لە ساڵانی 90ەوە دەرگای بۆمان کردوێتەوە و وتیشی زۆرمان هەوڵدا بۆ ئەوەی پەیوەندیمان لەگەڵ ئێران و تورکیا باش بکەینەوە. لەلایەکی دیکەوە پێشنیڕۆی ئەمڕۆ دژی پێنەدانی موچەکانیان ژمارەیەک لە مامۆستایانی سنووری گەرمیان لە بەردەم ئیدارەی گەرمیان کۆبوونەوە. سەرپەرشتیاری ئیدارەکەش ڕایگەیاند کە داواکاریەکانی مامۆستایان و فەرمانبەرانیان گەیاندۆتە سەروی خۆمان. هاوکات لە سلێمانیش بەشێک لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان لە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی لە شەقامی سالمی شاری سلێمانی چالاکیان ئەنجامدا و شەقامەکەیان داخست. لە گردبوونەوەکەدا چالاکگەران ڕایان گەیاند مانگێک و 10 ڕۆژە چاودێری جێبەجێکردنی داواکاریەکانمانین. چەندین بەڵێنمان پێدراوە بەڵام هیچیان جێبەجێ نەکراون، بۆیە ئەگەر ئەمڕۆ داواکاریەکانمان جێبەجێ نەکرێن مانگرتنی سەرتاسەری ڕادەگەینین. هاوکات بەپێی بەڵگەیەک کە مامۆستایەک نەیویستووە ناوەکەی ئاشکرا بکرێت بۆ بەرنامەی ڕاوەی ڕۆژی ناردووە. ئەو مامۆستایانەی کە بەردەوام دەبن لە دەوام لەلایەن دەسەڵاتەوە ستایش دەکرێن و ئیمتیازاتیان پێدەدرێت. ئەو مامۆستایە وتوشێتی ئەو مامۆستایانشی کە بەشداری بایکۆت بوون ڕوبەڕووی گوشار و هەڕەشەی دەسەڵاتداران بوونەتەوە. لەم سەر و بەندەشدا ئەحمەد عەسکەری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرای دەکات کۆمپانیایەکی تورکی کە لە شاری کەرکووک کار دەکات چەکی داوەتە بەرەی تورکمانی و حەشدی تورکمانی لە شارەکە. دەشڵێت یاسا بەرامبەر ئەوانە بێدەنگە کە بە ناوی شەڕی داعشەوە چەکیان پێدراوە. وتوشی دوای ڕووداوەکانی 16 مانگی ڕابردوو دۆخێکی نوێ لە کەرکووک هاتۆتە ئاراوە. کۆمەڵێک هێزی نوێ هاتوونە لە ناو شارەکە کە زۆربیان خەڵکی نامۆن بە خەڵکی شارەکە. لەلایەکی دیکەوە قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی قودسی ئێرانی کە سەرکێشتی بە داگیرکردنی کەرکووک و ناوچەکانی دیکەی باشووری کوردستان بەناو دەکرێت، مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق بە بۆنەی کۆچی دوایی باوکیەوە سەرخۆشی لێ دەکات. وێڕای پرسەنامەکەی بارزانی چەندین کەسایەتی یەکێتی و باشووری کوردستانیش بەشداریان لە پرسەکەی کردبوو. بەڵێ ئێوارەی ئەمڕۆ حەیدەرابادی سەرۆک وەزیران هەڵبەتە کەمێک پێشێستا لە دوای تەواوبوونی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وتاری هەفتانەی خۆی پێشکەش کرد و عەبادی لە وتارەیدا ئاماژەی بۆ داوەکە لیستی
موچەی فەرمانبەرانی باشووری کوردستان هەروە پێشمەرگە لەژێر وردبینی ئەواندایە زۆریش نادروستی تێدایە ناکۆکە لەگەڵ یەکدا هەروەوتوێتی کە هەرێمی کوردستان دەیویست دەسەڵاتی خۆی لەسەر بنەمای ئەو قەیرانان ناوخۆیانەی کە لە عێراقدا بوونی هەبووە خۆی بەرفراوانتر بکە ئەڵبەتە عەبادی ئاماژەشی بەوە داوە کە موچەی فەرمانبەرانی هەرێم دەدەن بەڵام ئەوەی ئاشکرا نەکردو میکانیزمی دانی ئەو موچە بە چ شێوازێک دەبێت و تووشەتی پارەی 3 ساڵی گەنم و جۆ یا دانەوێڵەی جوتیاران دەدەین کە پشکێکی زۆری ئەو پارەیە ژەڵبەتە بەر جوتیارانی باشووری کوردستان دەکەوێت بەڵام شێوازی دانەکەی و کەی و کات و ساتەکەی دیسان عەبادی دیاری نەکردووە. بەڵێدەینەوە خزمەت میوانی بەڕێزی بەرنامە بەڕێز زاگرۆز محەممەد ئەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕان کاک زاگرۆس لێدوانی نەچیروان بارزانیە دەڵێ لە 170 بودجەمان بدەنێ هەموو شتێکتان ڕادست دەکەینەوە ئەڵبەتە زۆر بەشی تا ئەسە کراوە ینی شتێکی وان نەماوەتەوە ڕادستی بکەنەوە ئەمە یەک دووش عەبادی دەڵێ ئێمە کەمێک پێش ئێستا لێدوانی داوە دەڵێ ئێمە موچەی فەرمانبەران دەدەین پارەی دانێوەڵەش دەدەین بەڵام میکانیزمەکەی ئەمیش دیار نییە پێ دوایە لە نێوان بەرپرسانی عێراق و بەرپرسانی هەرێم خەڵک لە باشووری کوردستان کە کەوتوەتە نێو ئەم بەرداشەوە چارەنووسی چی دەبێ ینی بەڕای بەڕێزت کامیان دڵخوازە عەبادی دڵخوازە حکوومەتی هەرێم دڵخوازە بە چ شێوازێکە قسەکانیان زۆر سپاس کاک هەندرێک گیان بەڕاستی ئەو لێدوانانەی کە لە حکوومەتی هەرێمەوە دەیویسین ناسیاسی ناعەقڵانە تووشی پەشۆکاوێک بوون لەو دۆڕانەی کە بەسەریان هاتووە نازان چۆن باری لاری خۆیان و چۆن ئەو کێشەیە چارەسەر بکەن ئەوان بەر لەوەی کە بێن داوای موچە بکەن بەر لەوەی بێن بپارڕێنەوە لە حکوومەتی عێراقیەوە پاڕانەوەیە ئەوە بەو شێوازە ناکرێت خۆی ڕێگای تری هەیە ڕێگای یاسایی هەیە ڕێگای تەکنیکی هەیە ڕێگای سیاسی هەیە کە ئەمان ئەبێ پێش هەموو شتێک داوای لێبوردن لە هاونیشتمانیانی باشووری کوردستان بکەن بۆ ئەو هەرسەی کە تووشیان کردین بۆ ئەو دۆڕانەی کە کردیان ئەوان هیچ شتێکیان بەدەستە نەماوە بەچی ئەچنەوە بۆ بەغدا لە ڕاستیە ئەم دەستبەرزکردنەوە لە دوورەوە ئەو داخوازەکانی کورد ئاستەنگی زۆرتر بۆ دێتە ڕێ و بۆ موچەخۆران زیاتر ئاستەنگیان بۆ دێتە ڕێ ئەم دەستبەرزکردنەوە لای خۆی چ جای ئەوەی بێن وەکو بە بەردەوامی ئێمە وتومانە بێن ناو ماڵی خۆمان ڕێک بخەینەوە بێن لەگەڵ لایەنە سیاسیەکانە دابنیشن بزانن چۆن ئەم و ئاعتراف بکەن بەو دۆڕانەی کە دۆڕانیانە بەو هەرسەکە کردویانە بەسەر خۆیان و بەسەر ئەو سیاستە و بەسەر ئەو ناوچە دابڕێنراوانە کە دۆڕانیانە بە حکوومەتی عێراقی بەداخەوە کە هیچ کەسێک هیچ تاکێکی کورد نەما فرمێسک لە چاوینەیەتە خوارەوە بۆ ئەو هەرسەی کە بەسەر ئێمەیان ناهێناوە ئێستەیش لە پاش ئەوە لە بەرامبەر لاوازی حکوومەتی عێراقیش کە هەتا ئێستا لاوازە ئەمان لاوازانتر دەرەکەون و زۆر بێهۆشانە و تا ئێستش ناتونێتە سەر هۆشی خۆیان چۆن بتوانن ئەو بارە ڕێک بکەنەوە ئەوان پێویستە سەرەتا بگەڕێنەوە ڕەخنە لە خۆیان بگرن و ئێعتراف بۆ دۆڕانە ئامادەنین تا ئێستاش پارتی هەتاوەکو ئەوان هەتا پارتانەشی کە لەگەڵ یان نابن ببوورە بە هیچ شێوازێک دان بە هەڵی خۆیان هەتاوەکو ئەوان دان بەو هەڵا نەنێن دان بەو شکستەی خۆیانە نەنێن دان بەو سیاسەتەی خۆیانە نەنێن کە تا ئەمڕۆ 26 ساڵە پیادەی ئەکەن و هەرسی هێنا و دۆڕاوە فەشەلی هێناوە هیچ قەیرانێک چارەسەر نابێت ئەمە شتێکی ئەوان کۆمەڵێ موچەخۆری زۆریان کەڵەکە کردووە کە خۆشیان سەری لێبە دەرناکەن خۆشیان نازانن چۆن لیستی موچەخۆرانە ناوێکی زۆر هەیە و ئەوەی عەبادیش هەم بە عەمەلی نازانم و هەم ڕازگۆییش نییە عەبادی ئەیەوێت ئەو حاڵەتە دەرونەی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە لەسەر خەڵک هێور بکاتەوە خەڵک ئارام بکاتەوە لەو هەستە نەتەوایەتی کە هەیەی کە کەمێکی تیامەوە کەمێک و خەڵک بێتاقەتە بۆ ئەو ناوچانەی کە دابڕێنراوە عەبادی خەڵک هێور بکاتەوە ئەینا موچە من تەسەوڕ ناکەم بەم زوانە چارەسەر بکرێ و بەو ئوسلوبەی نێچیرەوان بەرزانیش کە لە تەلەڤیزیۆنەوە
لە دوورەوە دەست بەرزەکاتەوە بۆ حکوومەتی عێراقی چاوەڕە ناکەم بەداخەوە. باشە مرۆڤ چۆن شرۆڤەیەک بۆم قسەی کاگنێچی بکات لە کاتێکدا ئەوان پێشتر دەیانوت ئابووری سربەخۆمانێ لە سەدا حەفدەی بودجەشیان نەبوو هەموو داهاتی ناوخۆشیان بەدەستەوە بوو ئەوان هەستان بۆ نمونە باسی داهاتی سربەخۆیان دەکرد ئێستا هیچیان بەدەستەوە نەماوە هیچ کارتێکیشیان لە دەستان نەماوە ئەم داخوازی ئاراستەی بەغدا دەکەن بەغدا مل دەدا بۆ ئەم داخوازی کاک هەندرێجا ئەمە وەکو یاری پەیژەکە وایە پشی لەو هەین مارەکە ئەمان لە دەوڵەتی کوردی و هاتوۆتە سەر ئەوە ئێستا موچەی فەرمانبەران داوا بکەین ینی بەڕاستی ئەم خاڵە ئەوان خۆیان ئەبێ شەرم بکەن لە خۆیان بێنە سەر تەلەڤیزیۆنیش هەتا ئێستا شعوری ئەویان هەیە بێن بڵێن ئێمە ڕابەرایەتی ئەم خەڵکە ئەکەین ئەوان لەژێر ئەجندایەکی ئێرانی ئەمریکی سەریان لە خۆشیان تێکداوە وەکو پۆڕی خورا خۆیان تەسلیمی دەستی هەموو لایەنەکان کردووە عێراق تەسلیم بوون لێەوە تەسلیمی ئەمریکا بۆ چۆن لەگەڵ بەشەوەندەکانی خۆیان بێتەوە ئەوان هەڵە سۆڕێنێ لەم لاوە ئێران چۆنی بێت لایەکی تریان بەکارهێنێ لەبەرەوە لەناو ئەم سێتەوەرە ئەم سێ باڵا عێراق ئەمریکا ئێرانەوە تورکیاش لەولاوە خۆشیان نازانن چی بکەن ئەوەی خاڵە ڕئیسیەکە کە بۆی بگەڕێنەوە لە بیریان کردووە یەکێتی نەتەوەی کوردیە بە ئێستەیشەوە کە خۆیان پێ لەسەر ئەوە ئەبێ پێ لەسەر ئەوە دابگرن نەبوونی یەکێتی لە ناو کووردا ئەم هەرسەی بەسەر ئێمە هێنا ئێستش ناگەڕێنەوە بەەوە خاڵە یعنی ئەم لوت بەرزی و ئینکاریکردنەی ئەم دەسەڵاتە من پێم وایە نە قەیرانی کوردستان چارەسەرەکەوە نە قەیرانی موچەش چارەسەرەکە و ئەو خەڵکە بە سەرگەردانی خراپتریش بەڕێز داماژەت بەوەدا خۆیان ڕادستی هەموو کەسێک دەکەن بەڵام ئامادەنین بۆ نمونە خۆیان ڕادستی کۆنگرێنەتەوەی کەن ئیرادەی گەل بکەن هۆکار چییە چی لە پردەمەوەی من کۆنگرێنەتەوەیش ناڵێم لەوانەیە ئەو بۆ ئەوان دوور بێ ئەوان لە ئاستێکی ترا بیر بکەنەوە لە ناوخۆی لە باشووری کوردستان یعنی لە ناو ئەم هەموو تەوەرا چوار جەمسەرەك گیریان خواردووە جەمسەرێکە لە بەردەستیانەیە بە ئاسانترین شێوە ئەگەنەیە و بە زمانێکی سادەی شیرینی هاوزمانی یەکتری ئەتوانن لە یەکتری بگەن بێن گفتوگۆ بکەن بزان چۆن ئەم کێشانە چارەسەر بکەن کە زۆر ئاسانە لەبەرەوەی ئێمە کۆمەڵی مافی دەستوریمانەیە لە عێراقا چەسپیوە ترسی تر نەماوە هیچ شتێک نەماوە لە دەستی بدەین یعنی ئەوان خۆیان باش لەوە تێگەشتون چی پارتیش و چی یەکێتیش بەتەمای ئەوان هەر بمێننەوە لەسەرەمە بەتەما لەسەرم لاکە گەنیوەیش بمێننەوە یعنی ئەوان رازین بە تەویلەیەک تیا بمێنەوە ڕسمی خۆیانی تیا هەڵبواسن تەنها ئەوەیە ینی پێناسەکە هیچ تر هەڵ ناگرێت ینی ئەوان نایەن لێرەشە سازش بکەن نایەن داوا لێبوردن بکەن کاکە ینی بەڕاستی تۆ هەڵاکەی هەر هاوڕێک بەرامبەری هاوڕێکەی خۆی هەڵەیەک ئەکا داوای لێبوردن ئەکات ینی من ئەوەی کە لەمانە بینیوە لە هیچ نە سیستەماتیکە نە حیزبایەتیە و نە عەشرەتایەتیشە بەڕاستی لە عەشرەتیشا کەسێکە کوژێت هەڵەیەکەکە داوای لێبوردنەکە ئەگەڕێتەوە بۆ سەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئەگەڕێتەوە بۆ بڕیاری عەشیرەتی بەڵێ ئەگەڕێتەوە بۆ بنەماڵەکەی خۆی بۆ ڕئیسی بنەماڵەکەی خۆی ئەمانە بەڕاستی دەبێت دەنگ لە ناو خەڵکۆ ئەمانە لابە ئەمە مشکلەکە ئەوە هەیە ئەمانە لە ماوەی ئەم 26 ساڵا کۆمەڵی خەڵکیشیان بۆ خۆیان پەروەردە کردووە کە ئامادەن قوتی خۆیانیان خستوۆتە دەستی ئەم حیزبانە سەر بۆ نمونە من بەڵگەیەکمان پێ گەشتووە بۆ بەرنامەکەمان ئەڵێ بایکۆ دەیە لە ئێستادا لە یەکی مانگەوە دەستی پێکردووە لە زۆر شوێن گوشار خراوەتە سەر مامۆستایان و فەرمانبەران تاوەکو بایکۆت نەکەن بەپێی ئەو بەڵگەیەکە بۆ من نێردراوە هەڵبەتە من پەیوەندیشم کرد بە لایەنی پەیوەندیدارەوە ئامادە نەبوو وەڵام بدەنەوە لەسەرەوە بەڵگەیە دەڵێت ستایشی ئەو مامۆستایانە دەکرێت امتیازیشیان پێ دەدرێت کە بەشدار نابن لە بایکۆتەکە ینی بە شێوازێک لە شێوازەکان ڕێگری دەکەن لە جۆش و خۆشێک کە جەماوەر دەیەوێ باتە سەر شەقام لە شەقامەوە بیەوێ گۆڕانکاری بکە ئەمان لە هەموو دەنگێکە ترسن لە هەموو دەنگێکی ناڕازی چۆن ترساون ئێستەشە ترسن لە ناو پایتەختی کوردستانە ئێمە بینیمانە ڕۆژنامە نووسێک مەجای ڕێژنامە نووسێکیانە داوە بە ئازادانە قسە بکە مەجای خۆپیشاندەرێکیانە داوە 4 کەس پێکەوە کۆ ببنەوە یعنی وەڕاستی ئەمانە ترسیان لە خشەی خۆشیان هەیە لە خشەی ماری شەیەوە کواڵێن لەبەر ئەوە باشیان نەچاندووە تا باش بدورنەوە ئەمانە لە ڕاستیە من لەگەڵ ئەوەی شاکە قەیرانەکە خەستر ئەبێتەوە بۆ سەر موچە خۆران بۆ سەر دانیشتوانی هەرێمی کوردستان لە چەند مانگی ئایندا ئەمانە بۆ خۆیان بەرەو هەرس ئەڕۆن بەرەو دۆڕان ئەڕۆن
هەنگاوەکان بەرەو ئەوە ئەڕۆن کە ئەمانە هیچ ئایندێکی گەشت لە خۆیان و لە حیزبەکەی خۆشیانە نابینن و سیاسەتی سەر لە شێوانەیش ئیدانە ئەکەن ئێسا ئیدامەی پێ ئەدەن لەبەرەوە ئەگەر بیانەوێت کوردانە بیر بکەنەوە بیانەوێت و حیزبیانەش بیرکەنەوە لە بەرژەوەندی حیزبەکانی خۆشیان ئەمانە لە لوتبەرزی تاکە شخصی خۆیانە حیزبەکانی خۆشیان لە بیرچۆتەوە نەتەوەکەی خۆشیان لە بیرچۆتەوە هاوشاری و هاونیشتمانەکەی خۆشیان لە بیرچۆتەوە بەڵێ باشە بەڕێز زاگرۆز لێدوانێکی ڕێبوار ئاودانان هەیە ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کەجەکە ببوورە گوێبیستی ئەو دەبین بزانین ئەو لەبارەی باشووری کوردستان وانەوە چی دەڵێ پاشان دێمەوە خزمەتی بەڕێز ڕێبوار ئاودانان ڕای دەگەنێت ئەوەی لە کەرکووک و خورمات و خانەقین ڕوویدا ئەنجامی بە بنەمانەگرتنی گەل و زێنیەتی پاوانخوازی بوو بۆیە دەبێت گەل حساب لە یەکێتی و پارتی بخوازێ ئیرادەی خۆی ڕادستی هیچ دەسەڵاتێکی دەسەڵاتخواز و ڕادستکار جارێکی دیکە نەکاتەوە. ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی گشتی کۆماجڤاچین کوردستان کەجەکە ڕێوار ئابدانان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانسی ڕۆژنوێز ڕێگەیان ئەوەی ڕوویدا لە کەرکووک و خورمات و خانەقین لە ئەنجامی ڕێکەوتنێک بوو لە نێوان دەسەڵاتدارانی سیاسی باشوور لەگەڵ هێزە داگیرکەرەکان کە هێش وازارێکی زۆری لای گەلی کورد لە هەر چواربەشی کوردستان دروست کرد. ئەمەش دەرەنجامی زەهنێتی پاوەنخوازیە کە تێیدا گەل بە بنەما ناگیردرێت ئامادەیە بە ڕێکەوتن لەگەڵ هەر کەسێکدا بیکات و ئیمتیاز بداتە خەڵکی تر لەسەر بنەمایەکی تەسلیمکارانە بەڵام ئامادە نییە گوێ لە خەڵکی خۆی بگرێت. ڕێوار ئابدانان ڕاشیگەیان گەلی کورد بۆ ئەوەی بگا بە ژیانێکی ئازاد پێویستی بە دیموکراسیە دەبێت بە ئیرادە بێت و بتوانێت لەسەر بنەمای خواست و ویستی خۆی خاوەن مۆدێلێک بێ لە هەموو بوارەکانی سیاسی و ئابووری و فەرهەنگی. ئەگەر گەلەکەمان لە مەیدان نابێت خاوەنی ستاتیۆ و پێگە و ڕێگەیشی وەها بێت ئەوە کەس ناتوانێت لەسەر بنەمایشی تەسلیمکارانە دەستکەوتەکانی لەدەست بدات. بۆیە دەبێ ئێدی گەلی کورد ئیرادەی خۆی تەسلیمی هیچ دەسەڵاتێکی دەسەڵاتخواز و تەسلیمکارانە نەکات و هەروەها حساب لەو دەسەڵاتە بخوازێ بەتایبەت لە پارتی دیموکراتی کوردستانی عێراق و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر چ بنەمایەک هاتن لەگەڵ داگیرکەر ڕێکەوتن و ئەو هەموو دەستکەوت و دەرفەتانەی هەبوو بە فیڕۆیاندا. لە بەشێکی تری قسەکانیدا ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کەجەکە تشکی خستە سەر بەرخۆدانی کوردان و کچانی ڕەقا و ڕایگەیان وا دارە ڕاوێژکارەکەی خامنەیی ئاگادار نییە ڕەقا ئازاد کراوە بە دەستی کچان و کوڕان و عەرەب و کورد و گەلانی باکووری سووریا. لە باکووری سووریا مۆدێلێکی دیموکراتی بە ئیرادەی گەلانی ناوچەکە پێش دەکەوێت. دیارە ئەم شێوازە لە لێدواندا دەردەکەوێت لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە جۆرێکن لە ئاژاوە ژێڕی و شەڕانگێزی. ئەگەر ئێران پێداگری بێ لەو سیاسەتە هەژمون خوازیە ئەوە هێزە دیموکراتیەکانی ناوچەکە ڕێگری لێ دەکەن و ناهێڵن تەجاوز و داگیرکاری زیاتر پێش بخات لەو ناوچانی کە بە ئیرادەی گەل ڕزگار کراوە. بەڵێ کاک زاگرۆز نەوە لێدوانی بەڕێز ڕێبوار ئاودانان بوو ئەو ئاماژە بەوە دەکات کە بێ حساب لە پارتی و یەکێتی بپرسێتەوە کێ حساب لەوان بپرسێتەوە بە چ شێوازێگەمان تا ئێستا ئامادە نین داوای لە بردنێ بکەن میکانیزمی و حساب لێپرسینەوەی چۆنە؟ وڵا ئەوە ئەبێت بەڕاستی ئەوەی ئەو بەیاننامەی کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانی دکتۆر بەرهەم لەم دوایە ئێلانی حکوومەتی ڕزگاریان کرد بەڕاستی خۆی ئەگەر ئەمە بەڕاستی ئەمان دەسەڵاتەکانیان وا تەوزیع کردووە وایان لێ کردووە هیچ کەسێک ناتوانێت ئێستا بێجگە خۆیان چارەسەر ئەم کێشە بکە بەڵام لێرەکە ئەم فەوزای کە ئێستا دروستیان کردووە دەبێت لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و ئەو لایەنانەیشی هەندێک لە لایەنی تر کە کەوتنە داوی درۆی پارتی و یەکێتی بۆ ئەم ڕیفراندۆمە بەتایبەتی یەکگرتووی ئیسلامیش بتوانێت بە هەمویان حکوومەتێکی ڕێزگاری دروست بکەن حکوومەتێکی ڕێزگاری نیشتیمانی بۆ ئەم ماوەی ئەم هەشت مانگە لە متەبێژی پارتی ئەمڕۆڵێ پێویست بۆ حکوومەتە ناکڵێ با پشتیوانی لە نێچیرەوان و قوبەتاڵێ وەکو جەناب وەکو پێشتریش باسمان کرد ئەمان لەسەر لاکێکی گەنی و بە شەڕیمانەوەی خۆیانەکەن بۆچی ئەمان ئەیانەوێت ئەگەر وەکو لایەنێکی بچووکیش کە لە ڕابردووە ماونێتەوە بوونەتە پاشکۆی پارتی خۆشیان ئێستا بەو پاشکۆیەتە قوبوڵیانە لەبەرەوەی بمێنن ئەو دەسەڵاتی سیاسی خۆیان
لێپرسینەوە ئەو دەسەڵاتی کە لە ئایندە لە کوردستانە دروست ئەبێ لێپرسینەوە لە ئەوان نەکات کە لە ڕابردووە لە ماوەی 26 ساڵی ڕابردووە لە تەلدزین و ئەخچەم دزین و ڕێگەوبان وێرانکردن و سەد ئاودیوکردن بۆ ئەو دیوی ئێران و ئەمانە نەپرسێتەوە حتاوەکو ئەمڕۆ ئەم ئاش بەتاڵی کە کراوە بەڕاستی بەداخەوە کە ئێمە لە فۆرمێکی ترە لە دیدێکی تری جیاواز لە 74 کە ڕوویداوە ئەمە هەرێسێکی گەورەیە ئەمان دێن ئەم وێنە گەورە کە ڕوویداوە لە بەرچاوی دانیشتوانی کوردستانە بچووک ئەکەنەوە کە ئەمە ڕووی ئەدا کە باشە ڕووی ئەدا چۆن ڕووی ئەدا خۆمان ئیمزامان کردووە لە 2014 ئیمزامان کردووە کە بگەڕێنەوە بۆ ئەو شوێنانەی کە پێشی شەڕی داعش لێی بووین باشە خۆ ئێوە چاوبەستان لە ئێمە ئەکرد ئەمانە ئێوە ئیمزای ئەمەتان نەکردووە کە لە هێرشی مۆسەڵوتی ئێمە بە شێوەیەک ئیمزامان کردووە کە بێن لێرەوە هجوم بکرێ بۆ مۆسەڵ لە بەرەوەی من باسیەوەکەن لێدوانێکی جەباریاوەرم هەیە لەسەرەوە کاڵێ ئێمە وەشمان ڕازیە ڕاق بۆش ڕازی نابێت پاشان دێنە سەرەوە بەڕاستی ئەمانە کەوتمان ئەمانە ئەیانەوێت هەر چۆنێک هەیە هەر چۆنێک هەیە لە دۆڕانی خۆیان دڵنیا بوون بە دڵنیایی ینی لە هەرسی خۆیان و دۆڕانی خۆیان لەوەی کە هەیەە دڵنیا بوو بۆیە حکوومەتی ڕزگاری نیشتمانی بۆیە حکوومەتی ڕزگاری نیشتمانیشیان ناوێ ئەوان ینی ئەوان ترسی لێ پرسینەوان هەیە ئەگەر سیاسی مرد و کوردی ڕەسەن بن بۆ کورد لە ماوەی ڕابردووە هەوڵیان داوە داوای لێبوردنەکەن و ئەیچنە بەردەم دادگا لەبەرەوەی تۆ ئەگەر بەڕاستی هەڵەیەکی ئەگەر هەڵەیە کراوە با بڵین بۆ لە پێناوی دەسەڵاتی خۆشیانە نەکرا هەڵەیەکی سیاسیە کردوێتی بەڵام ئەم هەڵە سیاسیە گەورە میلەتێکی وێران کرد دەوڵەتێکی نیمچە دەوڵەتێکی کوردستانیان وێران کرد باشە ناچن چارەسەر چییە ناچن دەبێ بچنە ژێرباری لە چەند مانگی ئایندا ئێمە خۆمان وردە ئەوە بەرەوهارە سێڕەوە وەکو سەرەتان وایە ئەمە ڤایرۆسەکە تازە چۆتە گیانیان ئەو ڤایرۆسی سەرەتانە پێ دوایە بارودۆخی یەکێتی و پارتی و دەسەڵاتدارانی هەرێم لە ئێستا باشتر نابێت بارودۆخی یەکێتی بینیمان خۆتان لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان چی بەسەر هاتووە ئەگەر بیشمێنێت بە پاڵپشتی ئێران بەو دەستگیرتنەی ئێران کە هێتی بۆ بنەماڵی ماڵی مامجلال بۆ خانەوادەی ماڵی مامجلال دەنا یەکێتی نیشتیمانی کوردستان من بەداخەوە نایبینم هێز و توانای وزەی ئەوەی تاما بێت کە هەڵبسێتەوە لەبەرەوە بەڕاستی هەر بیانوویەک هەر بڕی بیانوویەک بهێنێتەوە بۆ ئەوەی کە ڕووی داوە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوبەش و شەریکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کە لە 151 نیشتیمانیان تەسلیمی داگیرکەرانی کوردستان کردو تۆمەتبار دەکەن بەوەی کە ئەم ئەڵێ ئەو خیانەتی کردو ئەڵێ ئەو خیانەتی کردو لەناو هەڵبەتە لەناو هەردووکیشیاندا باڵ هەیە باڵی مەسرور نێچیر تاوانبار دەکات باڵی مەسعود مەسرور تاوانبارەکە باڵەکانی نێو یەکێتی هەریەکەوە بە شێوازێک یەکدی لەم شکستە تاوانبار مانگی پێشوو هەر لەم تەلەڤیزیۆنەی جەنابتان لە بەرنامەیەکی کە ئێمە قسەمان لەسەر ئەوەی کە ئەمڕۆ کە 16 مانگ لە کەرکووک ڕوویدا هەموو ئەو یۆنانە ماخستە بەرچاو و هەموو برادرانی بزوتنەوەی گۆڕان و ئەو کادینانە بزوتنەوەی گۆڕانەوە لە بەیانەمەکانی پێشووی بزوتنەوەی گۆڕانیشە ئەوە خراپەرچاوی کاک مەزعود خراپەرچاوی ئەو لیژنە کە دروست کرابوو بۆ ریفراندۆم کە بەداخەوە هەر کەسەکان خۆیان وجودی کەسەکان لەوە ئەچووکە ئەم ریفراندۆمە بەرەوکوێ ئەڕوات لەبەرەوە ئەمانە هەمووی خراپ و بەرچاو لە یەکەم ڕۆژی فیشەکتەقانن لە 16 مانگ هەمومان متابعەی ئیعلام دەور و کاریگەری ئیعلام زۆر خراپ و بەڕاستی ئەوەی کە ئێستا باگشتگیر نەبین دوو ئیعلامی پارتی دیموکراتی کوردستان کە بە هەر ناوێک ناوی ئەبەنیسە لە کوردستانە کە هەمومان ئەزانین چی کەناڵەکە نامانەوە دیاری ناوەکان بکەین ئەو دوو کەناڵە هاتنە سەر ئەوەی کە حەزەکەم ڕوونی کەمەوە کە چی ڕوویدا کە هەمومان گوێمان لێ بوو پێشی ئەوەی کە ئیسیحابەکە بکرێ و ڕوو بدات ئەو کێشەیە ئەم دوو کەناڵە کەوتنە تەشیرکردن بەلایەنی بەرامبەر بە حیزبی بەرامبەر بە پێشمەرگەی بەرامبەر کە کۆمەڵە پێشمەرگە ڕای کردو خیانەت کراوە ئەوە کراوە کۆمەڵی هێرش و کۆمەڵێک فەرماندەیی و کۆمەڵێک ناوی زێرەبانی و ناوی قەبەی هێنا لە هەولێر بەڕێکەوتون بۆ ئەوەی بڕۆن کەرکووک ئازاد بکەن و جێ ئەو هێزانە بکردنەوە کوا
باشەکە کە تۆ هێزە هەیە هێزی پێشمەرگە هەیە وەلەو کەناناڵەوە ئەعلان بەوە کرا بەڵام من لە هیزنی خۆم ئەوم خوێندەوە ئەیویست لایەنی بەرامبەر تاوانبار بکە لایەنی بەرامبەر بەوە تاوانبار بکە کە سەنگەرەکانیان چۆڵ کردووە و ئەو لایەنی بەرامبەرە قوربانی بدا شەڕ بکە هەتا ئەمان کە خۆت لە شەڕی سەربازیە لە یەکەم سەعات و دووەم سەعاتە تا نەشکیت بەڕاستی خۆ ڕابگری لایەنی بەرامبەریش ئەوە سێ لە شەڕ و چانێک ئەدا تاوەکو سەرکەوتنی ئەو لایەنە ئەم بیکەنە هەڵاو بڵێ ئەوە ئێمە کەوتینە فریای ئەو هێزەوە و هێزە ڕای کرد و هێزی پارتی دیموکراتی کوردستان بەڵام هێزەکانی خۆ پارتیش هێزانی کە تۆ ناوت بردن هەمووی لە ناو لە پاڵیوانی شاهێز هەبوو بەڵام ئەوە یوت لە هەولێری شۆ هێز ئەڕات ناوی کۆمەڵی ناوی قەبە و دروشمی گەورەکە لە ئیعلامە ئەیانوت بەو دروشمە قەویانە کە ئێمەیان خەڵەتان و کە لە سا پەنجاوێکی کوردستانیان خاک فرۆش کرد لایەنی بەرامبەریش چاوی هەیە گوێی لە ئیعلامی بەرامبەر بوو ئەویش لە تۆڵی ئەمە هات خیانەتەکەی گەورەتر کرد هات کەرکووکی دابەدەسەوە پاشان هات بەرەو ڕوو ئەوەشی کە ماوە ئێسا نە ئازایەتی ئەمە سەلماندی لە 91ەوە کوردستان نەبە لەگەڵ ڕێزما بۆ هێزی پێشمەرگە پێڵاوی یەک پێشمەرگە خەمە سەر چاوم من گریاوم بە دیاری مناڵێکی پێشمەرگەوە کە بینیومە وتوانە قوتوی شیری نییە ئێمە خەمی ئەو پێشمەرگانەمانە نەک خەمی فەرماندەکانیان کە خۆیان قەڵەو کردو بە پارەی دۆلار و بە توانای ئەو پێشمەرگانە هاتن ئەمانە هاتن لە ناو خۆیانە پشتی پێشمەرگیان بەردا و ئینەکان بەردا و لە ساڵی ئەمە سەلماندی کە لە ساڵی 91ەوە بەڕاستی ئەمانە کوردستانیان نەپاراستووە ئەمریکا پاراستوێتی و ئێستش ئەو شەڕانەی کە ئەیکەن بە ئیعلام و بۆ هێرانەوەی خۆی من کەرکووک پارێزراو نەوێ کەرکووکم لە دەست دەرچێ هەولێریشم ناوێ ئێمە مەلا مستەفا ڕەحمەتی لە ساڵی 74 و لە مێژووی کووردا با بگەڕێنە بۆ هەمووی مێژووی کورد لە پێناوی کەرکووکە هەموو شۆڕشەکانیان تاوانێتەوە من بەڵێ هەولێر و سلێمانیم بۆچی ئەگەر کەرکووکم لە دەست دەربچێ یعنی ئەمە چییە خێرە لە دێگەڵە لە پردێ شەڕ ڕاکەیت و لە کەرکووکا شەڕ نەکرد خێرە لە مەخمور شەڕ ناکەیت و لێ ئەمە فلیمێکە ئەمریکا ئەو خەتەر کێشاوە هێڵی 36 من لەگەڵ کۆمەڵە برادریش باسی ئەوم کردووە کە هێڵی 36 پێشێر لە ڕیفراندۆم هێڵی 36 دەستمان ماچەکات لە ئێستا بە دوای هێڵیشی نیشاگەڕێن کە فیشخاپور و برایم خەلیلیشی بخاتە سەرەوە ئێستا حەیدەر عەبادی لە دوانی داوتی هێزەکانمان لە هەموو کوردستان لە هەموو خاڵە سنووریەکانە لەو شوێنانەی کە مەبەستمانە باڵادەستن و کۆنتترۆلی هەموو شتێکیان کردو باشە ینی شتێکەوەی کە سەیرە بێوەڵامە بۆ منیش و بۆ زۆرێک لە خەڵکی کوردستانی ژەوەی ئەم دوولایەنە بە توندی بەردەوام هێرش دەکەنە سەر یەک و تۆمەتی یا تاوانی خیانەت دەدەنە پاڵێک بەڵام لە هەولێر قوبات تاڵەبانی و نەچیروان بەرزانی هیچ کێشەیەکیان یە بۆ خۆیان دانیشتون حکوومەتی ژەکەن ئەگەڵ بڵێ بۆ نمونە تاڵەبانی بڕوا نێچیروان لەسەری هەڵدەدا بڵێ با نێچیروان بڕوا قوبات لەسەری هەڵدەدا باوەڕ بە کاک هەندرێن ئەم بەڕێزانە ناین تۆ مەبەستمەوە ئەگەر تۆ خیانەتان لێ کردو چۆن لەگەڵ یەک پێکەوە دەتان کرد لە شەوی 16 مانگ ئەم برادەرانە باوەڕیان بە هێڵی 36 نەمابوو کە ئێمە باوەڕمان بە هێڵی 36 و سیاسەتی جوانی منتیقەکەیشمان خوێندووە بە جوانی خوێندوبانەوە باوەڕمان بەوە هەبوو کە ئەمریکا ڕێگە نادا لە هێڵی 36 بێ بەودیەوە ئەمان باوەڕیان بە هێڵی 36 نەمابوو بەربوونە گیانێکری سەیری لێدوانەکانی ئەو بە ڕێزانە بکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تەشیرە گەورانەی کە بە بنەماڵی بەرزانی کردیان و ئەو هێرشە گەورانەی کە ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستان بە بنەماڵی مام جەلال و بە برایم ئەحمەد و بە کێ لەوانە هەموو ناوەکان کردیان بە یەکتری هیچ مەجالێکی تیان هێشتا بۆ گفتوگۆ وتمانی چی نەما بەڵام کە زانیان هێڵی 36 هەیە و مەسلحەتەکان دیسانەوە دروستە بێتەوە هەموو شتەکانیان هێور کردوتەوە ئێستا برای یەکەن بەڵێ ئێستا ڕازین بەو تەویلەی شتیا بن بەس ڕسمەکانی خۆیان بە دیوار بەڵێ باشە ئەلبەتە بەڕێز عومەری سەید عەلی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەکەیەوە دیمانەیەکی سبەی شەولەکێنێن بڵاو دەکرێتەوە لە ڕکلامی ئەو دیمانەیە هەندێک سەرقەڵەم یا سەرداوی ئەو دیمانەیە دەخاتە بەرچاومان لە بەشێکی وەدا دەڵێ ئەوەی کە ڕوو ئەدا لە باشووری کوردستان بەرپرسیارەکەی لە ئەستۆی پارتی و یەکێتیە لە سەروشیان و مەسعود بەرزانی با گوێبیستی بەڕێزیان پاشان دێمەوە هەندێک گفتوگۆ لەسەر بزوتنەوەی گۆڕان دەکەیم زین ئەوان
لەم بارودۆخاچی دەکەوێتە سەرشانیان ڕەخنەکان کە ڕوبڕوویان دەبنەوە چین. بەڵێ با گوێبیستی بەڕێز عومەری سەیدالی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بین. دەمانێت بپرسین ئەم بارودۆخە چۆن تێدەپەڕێت؟ بزوتنەوەی گۆڕان بەرنامە وەجێندای چییە بۆ دەربازبوون لەم بارودۆخە؟ ئەم بارودۆخی کە هاتە پێشەوە و کە کاک مەسعود تەحمولی سەرەکی ئەو شکستەکە کاک مەسعود خۆی لەوە بەرپرسیارە بە تایبەتی کە خۆی بەرپرسی هێزەچەکارەکان بووە، بەرپرسی دیپلۆماتیەت بووە و ئەوان بەرپرسیارن دەما بە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە دوایە پارتی و یەکێتی ئەم شکستیان هێناوە بەسەرمانە نەتیجەی ئەو 25 ساڵ حکومڕانەی کە کردیان ئەو دەسەڵاتە و ئەو حیزبانەی کە لەگەڵیشیان بوون کە ئەنجومەنیشیان دروست کرد بوو بەلای ئەنجومەنی ڕێفراندۆمەوە ئەوانە لی بەرپرسی کارمان لە بەردەسە ئەگەر ئەو شتانەی کە ئێمە داوایەکەین و ئەو حکومڕانیوانە برێ بەڕێوە خایەکانی کەمان لە بەدەسە ڕێگی کرد حکوومەتی هەرێمەی ئێستا بەم وەتەوە بۆم حاڵەوە بچێتە گفت و گۆشەوە لەگەڵ حکوومەتی اتحادی بۆ چارەسەرکردنی کێشەکانی ڕەنگە بە چاوێکی شکاوە و شکستەوە سێریانەکەن و جوێ لە داخوازیەکانیان ناگرن. ئێمە لەگەڵ هەموو خۆپیشاندان و نەڕازایەکی کۆمەڵانی خەڵکوچی و توێژەکانە ئەو هەڵبستەی بزوتنەوەی گۆڕان هەڵبستێکی واقعیان هەیە و ئەو بەیانانەی کە دەریەکە بە بەرنامەی ئیشکردن یەکەم دژی شەڕی ناوخۆ بووین و دژیشین لە هەموو کاتێ دژی دوو ئیدارەین، دژی دووەرێمین، دژی قانونی محافەزاتین. قسەکانی کاک عومەری سەیدالیت گوێ لێبوو بەرپرسیارەتی دەخاتە ئەستۆی یەکێتی و پارتی بەڵام من ئەمەوێ لەسەر بەرپرسیارەتی کاک عومەری سەیدالی و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی دیکەی دەرەوەی دەسەڵات قسە بکەین. ڕەخنەی زۆریش لەسەر ئێوە و بزوتنەوەی گۆڕان هەیە دەوترێ بزوتنەوەی گۆڕانیش نەیتوانیەوە ڕۆڵێکی کارە لەم بارودۆخەدا بگێڕێ هیچ نەبێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بارودۆخەکە بگرێتە دەست حکوومەتێکی ئەوەی ڕزگاری نیشتمانی پێ دەڵێن پێک بێنێ لەگەڵ لایەنەکانی تر نەیتوانیوە شەقام بجوڵێنەوەکو کاک عومەریش دەڵێ ئێمە باوەڕمانەیە بەموو ناڕەزایەتێک بەڕێز لەم بارەوە چی دەڵێ؟ ڕەخنەکان دەبێت بزوتنەوەی گۆڕان خۆی بە دوای ڕەخنەکان بگەڕێ بۆی خۆی پێگەورە بکە. خۆمان ڕناکەین لە ڕەخنەکان و ناژبێ هاوڕێیانمان لە ڕێخەری گشتی و لە خانەی ڕاپەڕاندنیش لە ڕەخنەکان ڕاگەنە بێ و هەتا ئێستش خۆیان بە دوای ڕەخنەکان هاوێڵن و بە دوای ڕەخنەکان ئاگەڕێن و گوێش بۆ ڕەخنەکانە گرن. بەڵام کاک نەوشیروان ڕەحمەتی لێبێت لە ساڵانی پێشوو سەرۆکی حکوومەتی هەرێم ئەو کات کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کاک نەوشیروان جێگری مام جەلال بوو باین کرد بۆ لێپرسینەوە لە بەرامبەری ڕاگەاندنەکانە لێی پرسی وتی ئێوە ئەو بوجەی کە هەتان بووە هێناوتانەتە بەردەسی من بڵێ چۆن سەرفتان کردووە چۆن سەرفی بکەم وتی نەخێر وتی ئێوە هەناوتانەتە بەردەمی مەکتەبی سیاسی وتی نەخێر بە هیچ شێوەیە وتی ئیتر ئێمە بۆ باشدار بین لەم گەندەڵیە. بەڵام ئەم لیژنەی ڕێفراندۆمە ئەم کاک مەسعود بەرزانیە ئەم بابەتەی هێنایە لای ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان پرسی کرد نەخێر هێنا بزوتنەوەی گۆڕان باشدار بوو لەم ڕێفراندۆمان نەخێر بزوتنەوەی گۆڕان ڕئی هەبوو لەسەر ئەم ڕێفراندۆمە نەخێر بۆ ئێمە باشدار بین لەم هەرسە نەخێر. بەڵام دەوترێت کاک عومەری سەیدالی دەنگیدا بۆ نمونە کاک عومەری سەیدالی دەنگیدا کاک عومەری سەیدالی پیاوێکە خەباتی کردووە ماندی بووە بۆ کوردایەتی ڕۆژێک لە ڕۆژان خیانەتی نەکردووە لەو نیشتیمانە و ڕۆژێک لە ڕۆژانیش پۆست و پلە و پایەی خۆی بۆ خۆی بە تایبەتی بۆ کەسوکاری بەکار نەهێناوە بە شایەتی هەموو کوردستان پیاوێکە وەکو خۆی لە ناو بزوتنەوەی گۆڕانە ئەویش وەکو من وەکو هەر هاوڕێکی تر وەکو هەر هەڵسوڕاوێکی تر مافی خۆیەتی دەنگی خۆی ویژدانی خۆی چی ڕێگە پێدا ئەوە بکە لە حاڵەتێکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی و ڕێفراندۆمکاران بینرا لە حاڵەتێکە کە جیڤاتی نیشتیمانی دەنگی لەسەرەوە داوە هەر هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان ئاساییە کە دەنگ ئەدات یاخود نایدات ئەمەش قەرارێکە ئەمەش بڕیارێکی زۆر باشە لە هەندێک کاتە کە ئەمە پرسیارێکی نیشتیمانی ئاراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان کراوە ئەمە هەم لە ڕووی سیاسی و بزوتنەوەی گۆڕان
خوێندنەوەی بۆ کردووە کە تووشی هەرسمانەکە تووشی هەڵدێرانمانەکە بەڵام ئەمە واقعەکە و ڕوو ئەدا بەڵام میژدانی کە عومەر پیاوێکە هیلاک بووە پیاوێکە قوربانی داوە پیاوێکە زیندانی سیاسی بینیوە بۆ ئەو نیشتیمانە ڕۆژێک لە ڕۆژان لە ماوەی 50 ساڵی خەباتی ئەم پیاوە پرسیارێکی لێ بکەن کە ئایا تۆ ڕازیت بەوەی دەوڵەتی کوردی دروست بێ ئاساییە بەڵام من وەکو خۆم هیچ کەسێک تەنانە دەوانەشی کە لەبەرەی دژبەری کووردا بوون بە دژی دەوڵەتی کوردی ئەوەی کە تێبینیەکی تریشم هەیە من بۆ خۆم زویر بووم لەوەی کە هەڤاڵانی باکوور کە زۆر لە 100 یعنی سیاسەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە نەبوو بەڵام لەم هەستە نەتەوایەتە لە زۆربەی زۆری سەرکردەکانم بینی کە لەگەڵ ڕیفراندۆم و مافێکی دەستوری مافێکی سروشتی هەموو خەڵکی کوردستانەکە کە دەنگ بدا بۆ دەوڵەتی کوردی لەگەڵ میکانیزم و شێوەکەی هەیە بەڵام لەوەی کە ویژدانی خۆت ئاسوودە بکەی بەوە کە من کوردم بەڵێ باشە بزوتنەوەی گۆڕان چی پێکرێ ئێستا بزوتنەوەی گۆڕان گڵەی ڕخنانە لەسەر خۆی لابستمەوەی دەرێکی زۆر دەنگی بێەوە دا و ئێستا خەڵکی زۆر هەڵوێز لێوە دەکات بەڵێ خەڵکێکی زۆر گلەیەکی زۆری لەسەر بزوتنەوەی گۆڕانەیە کە لەگەر هەندێک ئەڵێکە بەیاننامە دەرئەکەن وەکو ئەوەی ڕێخەری گشتی ئیشارەتی پێدا ئەو بەیاننامانە هەروە بە هەڕەمەکی دەرناکرێت و ئەو بەیاننامانە دیراسات ئەکرێ و ئەو بەیاننامانە پرسیار لە ئەنجامی کۆمەڵێک پێشنیار و سەرنجکە بۆ ڕاستەوخۆ بەدەستی خانەی ڕاپەڕاندن ناڕاستەوخۆ لە ڕێگەی جیفاتی نیشتیمانیەوە کە ئەڕواتە بەردەستیان گەڵاڵە ئەکرێت و دیراسە ئەکرێت و دەرئەکرێت ئەمانە دیدی بزوتنەوەی گۆڕانە بەڵام بۆ حاڵەتی چارەسەرکردنەکە لێرە خەڵک داوا لە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕانەکە خەڵکیش خۆی ئەبێ بەشدار بێ بزوتنەوەی گۆڕانە لێ من ئێمە دەڵێمە دەچینە سەر شەقام بەڵام پشتیوانتانین ئێمە بەڵام دەبێ ڕێبەرایەتی گۆڕان پێشەنگی خەڵک بکات لەسەر شەقام تەنها بە بەیاننامەیەک نا یا بە وتەیەک ئێمە یەکێک لەوانەی کە ئەم قسانە ئەکە لە ناو خۆمانایە ئەندام پەرلەمانی خۆمانە ئەندامی جواتی خۆمانە خەڵکی خۆمانە من کە ئەندامی ئۆرگانێکی بزوتنەوەی گۆڕانم چەند کەس لەناو ئۆرگانەکەی خۆما دەنگی پێداوم کردومی بەکاندیت ناتوانم ئەوەندە ڕازی بکەم بێنم بەیانی بیۆم بۆ ڕێپێوانێک لە برۆکسل یاخود ئەچین بۆ بەلجیکا کە خۆت ئازانیت ئێمە چەندان جار شتمان کردووە خەڵکی خۆمان هێناوە کۆمان کردێتەوە ئەو ئەندام پەرلەمانانەی ئێمە و ئەو ئەندامانی جیفاتانەی ئێمە کە لەو هەندێک لە ڕخنەکان لە ناو خۆمانەوە بەڕاستی سێ جۆر ڕخنەیە لە بزوتنەوەی گۆڕان ڕخنەیەکەیە کە ئێستا لەناو لایەنە سیاسەکانی پارتی و یەکێتی وەکو باسم کرد تووشی هەرسێکی گەورە و باڵباڵێنێکی گەورە بوون و قەیرانێکی گەوریان هەیە یانەوێ ئەو قەیرانە بگوێزنەوە بۆ ناو بزوتنەوەی گۆڕان و هەندێکی کەسێک کەفوکوڵێکی گەرمە وەکو ئەوانەی وەکو هێمن هەورامیەکان کە چۆن بەو کەفوکوڵی گەرمی و گەنجایەتی خۆیان بەرزانیان برد بەو هەڵا کە ئەوەیە کە ئیمڕۆ لێ ئەبینیت کە گۆبنێکی بۆی نانێتەوە بە 20 ساڵی تریش ئێمە ناگەڕێنە سەری کە بزوتنەوەی گۆڕان ناکەوێتە دوای ئەمە جاران پارتی دیموکراتی کوردستان ئەوەی بە ئێمە ئەوت ئەیوب بزوتنەوەی گۆڕان حیزبی فەیسبووکە لە فەیسبووک چی بڵێ ئەوە ئەکا نا بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەکی گەورەیە دەبێت ئیدارەیەکی باشی بدرێ دەنا تووشی قەیرانی دەتوانیت لەناو ئەم فەوزا گەورە هەیە فەوزایەکی تر دروست بکەیت نابێت تۆ ئەبێ کەشێکی ئارامتر بکەیت لەگەڵ ئەم فەوزا ون نەبێت ئەم قەیرانە گەورە کە ئەوان دروستیان کردووە هەندێک لە لایەنە سیاسەکان پارتی وەکێتی ئێستا خۆیشیان حەزەکەن فەوزایەکی تر دروست بێت بۆ ئەوەی کە ئەوان ئەو هەرسەی خۆیان لەژێر ئەوە بشارنەوە دەیانەوێ و قەیرانە بخەنە سەر ئەستۆی بزوتنەوەی گۆڕان دەنا بزوتنەوەی گۆڕان هیچ بەشێکی لەوان نییە ئێمە ئەرکی نیشتیمانیمانەیە ئێمە بزوتنەوەی گۆڕان ئەرکی نیشتیمانی هەیە نەک ئێمە هەرسی ئەوان بگرینە ئەستۆی خۆمان ئێمە ئەرکی نیشتیمانیمانەیە بزوتنەوەی گۆڕان دەبێ بە دوای چارەسەرکردنی کێشەکانە بڕوە دەبێ خۆی بە خاوەن بگرێ و خۆیشی بە بەدیل بزانێت ینی ئەوە هەمومان ئێمە کۆکین لەسەرەوە بزوتنەوەی گۆڕان دەبێ خۆی بە بەدیلی پارتی و یەکێتی بزانێ دەبێ هەنگاوی عملیشی بۆ بنێ بەیاننامەکانمان بکەین بە کردار وە کردیشمانە بە کردار لە بەیاننامەی پارتی و لە بەیاننامەی ئەمریکا کە ئاڵێ ئیشارەت بە سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی ئەدا کە ئەمانە ڕێبەرایەتی ئەکەن بەڵام ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان بەیاننامەیەکمان دەرکردو دوێنێک ئاکشۆڕش حاجی وتە بێژی بزوتنەوەی گۆڕان
قسەی کردووە لەسەرەوە کە ئێمە تا هەشتمانیا داهاتوو لە ماوەی ئەم هەشتمانگە ئێمە لەگەڵ ئەوە نین دوای ئەم دوانە بکەوین بڕۆینەوە بۆ بەغا وەکو کاک عومەر ئەڵێ ئەگەر بیش ڕۆینەوە بۆ بەغا لە ئەمانە ڕابەرمان بن بە لوتشکاوی هەرچێکمان بێت ئەوان ئەیسەپێنن بەسەریانە بە لوتشاوی ئەگەڕێنەوە بەڵام ئێمە ئەمانەوە بەسەر بەرزی بڕۆینە بەردەستیان بە دەموچاوێکی ترەوە و داوای نیشتیمانیمانە بێت لە ژێر سایی دەستوری عێراقیە شەڕەکانی خۆمان بکەین بەڵام ئەمەش ئەبێ شێوازی تەکنیکی هەیە سیاسی هەیە و یاسایی هەیە دەبێت ئەمانە لیژنەیان بۆ دروست بکرێت ئەمە ناکرێت بە گۆترە دوو کە ساڵسن دوو شەخ ساڵسن کە ساحێبی ئەم هەرەسن ناکرێت تۆ بڵێ من لە پارتێکی سیاسم ئێستا لە خانەی ڕاپەڕاندنی ئێمە بەشدار بوو بێ بزوتنەوەی گۆڕان قەرارێکی دابێ و ئەندامێکی مەکتەبی سیاسی بڵێ من بەشدار نیم لەم دۆسەیە من دێمە دەرەوە نەخێر وەکو کاک نەوشیروان وتی ئەوەی لە ڕابردووی یەکێتی یا چاک و خراپ ڕووی داوای ئێمە بەرپرسیارین لی نێچیرەبانیش و قوبات تاڵەبانیش بەرپرسیارن لەوەی کە لە کەرکووک و لە مەخمور و لە شنگار ڕوویدا بەڵێ باشە لێدوانێکی کورتی جەباریاوەر هەیە لەسەرەوەی کە ڕازین بە میکانیزمی هاوبەشی 2014 بەڵام عبادی ڕازینە بە گوێبیستی بین بەڵێ جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە قسەی کردووە با بزانین چی وتوە حکوومەتی عێراقدا لە ناوچەکانی جێگەدانکۆکی هەم لە دیالە هەم لە سەلاحدین هەم لە کەرکووک هەم لە مووسڵ و ئەو ئالیەتێکی هەیە و ئیتیفاقی لەسەر کراوە بەر لە شەڕی داعش داوامان کرد کە هەمان ئالیەت جێبەجێ بکرێ بەڵام حکوومەتی عێراق ڕازی نەبوون بەوە عملیاتی خۆیان دەست پێ کرد کە بەداخەوە بۆ مایەی شەیدبوونی تا ئێستا زیاتر لە 60 پێشمەرگە و برینداربوونی زیاتر لە 150 پێشمەرگەی تر و ئێستا شەر گرجەکان بەردەوامە بە تایبەتی لەو ناوچانەی کە ئێستا لای زومال هەتاکو دەگاتە نزیکی سنووری سووریا بە هەمان شێوە لە ناوچەکانی لای مەخمور ئەو ناوچانەی لای پردێ دیارە ئێمە ئەو شەیدانە کە ئەو شەیدانی گرۆس پێشتری ژاماژەمان پێدا بە 2014 ئێستا مەمنونن ئەمەوێت لەگەڵەوە کە قسە لە سەر قسەکانی جەباریاوەر دەکەی دوایین وتەش لە بەڕێزە دۆر بگرم وەڵا مشکلەکە ئەوەیە ئەوانە گەڕێنەوە بە خاڵی سفر ئەم لێدوانانە کە ئەیدەن هەر لە دوورە وەکو پێم وتی هەر لە دوورە تەسلیم بوونە دەستیان بەرز کردوتەوە بۆ عێراق چۆنی بێ ئەوانیش ئێستا بەوەیش ڕازی نابن لە ڕاستیەکە ئەوەی کە لە 2014 ڕێکەوتون لەسەری کە نەوتی کوردستان 550,000 بەرمیل نەوت لەسەری ڕێکەوتون لە کەرکووکەوە بنێرەوە 250,000 بەرمیل نەوتی ئەو ناوچانە بە یەک و ئیدارەی بدەن و لە ساحەفەی بودجەی کوردستان بێ ئەو کات کاک نەوشیروان نێچیرەوان بەرزانی تەلەفۆنی بۆ کاک نەوشیروان کردبوو پرسی ئەم بابەتەی لەگەڵا کردبووی بەو شێوە ڕێکەوین لەگەڵ بەخا کاک نەوشیروان وتی ئیمزای بکەن و ڕێک بکەون لەبەرەوەی 75 تر ڕوو نەداتەوە بۆ ئەوەی ئێمە بکەوینە سەر خۆمان و بە ئابوووریەکی بەهێزمان هەبێ بتوانین دەوڵەتی خۆمان هێواش دابنین 10 ساڵی ترمان پێویستە لەبەرەوە بیکەن بەڵام ئاشتی هەورامی ئەوان کەوتنە دوای هەڵخەڵەتاندنی ئاشتی هەورامیان کە ئەوانە پیاوێکی تەکنیکی زانستی نەک پیاوێکی سیاسی استراتیژی من نەکەوتنە دوای پیاوێکی استراتیژی وەکو کاک نەوشیروان بەگوێ ئەویان نەکرد بەداخەوە ئەوەی کە ئیمڕۆی بینین بەسەرمانە هات کە هاتووە کە چارەسەرکردنەکەشی زۆر زەحمەتە و ئێمە ئومێدیش بە خەڵکە بەخشینەوە و ئومێد بە خەڵکە دەین بە مەرجێ پارتیوێکێتی دان بە هەڵەکانی خۆیان نابنێن بگەڕێنەوە پێکەوە وەکو برادەست لە ناو دەست بکەین و ئیتر واز لەوە بێنن کە ئەوان ڕیشسپی کوردستان بن و بچنەوە بە بەخا لەبەرەوە بەڕاستی بە دۆڕاوی دێنەوە ئەگەر بەو شێوازە بێت دەبێت بەدیلیان بۆ دروست بێت و بەدیلەکەیان بچێتەوە بە بەخا ئەینا کێشەی کورد کاک زاگرۆز محەممەد هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕان من زۆر سپاست دەکەم سپاس بۆەوەی کە لێرە لەگەڵماندا بەشدار و سپاس بۆ هەڵسەنگاندن و شرۆڤەکان بەڵێ بینەرانی بەڕێز بەر لەوەی کۆتایی بە بەرنامەی ئەم شەو بێنین ئەمەوێ ئاگاداریەکتان پێڕابگەێنمەویش سەبارەت بە تراژیدیای پەنابەرانە کە مەخابن بەردەوامە بە تایبەتی لە تورکیا لەو چوارچوێدا فدراسیۆنی پەنابەرانی عێراق لە ئاگاداریەکدا کە ئاڕاستەی بەرنامەی ڕاوەی ڕۆژی کردووە ڕای دەگەێنێت دوو منداڵی باشووری کوردستان لە تورکیا دۆزراونەتەوە داوا دەکا کە سوکاریان بەدەمیانەوە بچن لە ئاگاداریەکدا بۆ بەرنامەی ڕاوەی ڕۆژ هاتووە
کوردە قەساب نێردەی سەرپەرشتیاری گشتی فدراسیۆنی پەنابەران بۆ کاروباری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق لە تورکیا بەرەبەیانی ئەمڕۆ 7 نۆڤەمبەر لە شاری ئەستەمبول دوو منداڵی کوردی خەڵکی باشووری کوردستانی بەناوەکانی ئالان ئیبراهیم سەعید زەینەب ئیبراهیم سەعید دۆزیوەتەوە کە خەڵکی ناحەی پیرەمەگرونن سەر بە پارێزگای سلێمانین. ئەو دوو منداڵە لە ماوەی هەفتەیەکە لە میترۆی ئاکسەرای لە دایک و باوەپیارەکەیان دابڕاون و لەلایەن کەسێکی خێرخواز ئەم ماوەیە جێگایان کراوەتەوە. ئەمڕۆ ڕادەستی فدراسیۆنەکەیان کراوە. فدراسیۆنەکە داوا لە کەسوکاری منداڵەکان دەکات بۆ وەرگرتنەوەیان پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەمان دەردەکەوێ. تا بێگەشتنەوە هەر شاد و بەختەوەر بن.